دەچینەوە لای خات و کیژان با بزانین ئێستا دەنگشتی بە باشی ئەگاتە لای ئێمە. خات و کیژان دووبارە سڵاو لەوێتۆم کاتە و باش بێت. سڵاو لە ئێوە و لە هەموو لایەک ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. زۆر سپاس دەکەم لە خەبەزەوەیتر جێبیستیتۆین ئەو بینەرانیش ئیترجیان لێتە. سپاس بەخوا منیش گوێم لە ئێوەیە. زۆر باشە خات و کیژانجان جواب بینەوە سەر باسکردنی بەرهەمی ئەڤین. با بزانین بەرهەمی ئەڤین باس لە چ ئەڤینێکەکەات. ئەڤین بەرهەمێکی جوان و پڕ لە خۆشەویستی کە هۆنراوەیەکی جوان و سەرنجڕاکێش بوو لەلایەن شاعری بەڕێز کاکە نزار ناشادەوە نووسرا بوو. بەرهەمەکە سەرنجی ڕاکێشام و پێم وا بوو من زۆر بەرهەم و گۆرانیم هەیە باز لە دابڕان و خەم و دووری و درۆ و ئەم شتانەکە پێم باش بوو بەرهەمێکم هەبێکە لە قیممە و کاتی خۆشەویستیە بێ. بۆیە ئیتر ئەو تێکستەش سەرنجی ڕاکێشام و پێم جوان بوو ئاوازم بۆ دانا و کاکە بژاردیلان موزیکێکی زۆر جوان و ڕۆمانسی بۆ دروست کرد و ئیتر بەرهەمێکی ناسک دروست بوو و پێم وابوو ئەگەر ڤیددیۆ کلیپێکی شایستەشی بۆ بکەین کە تایبەت بێ بە خۆشەویستی و بیرۆکەکەشی وا بوو کە من لە بەرەوەی ئێستا لە ئەوروپام زۆر کات خەڵکانی بەتەمە نەبینم دەستیەکیان گرتووە پێکەوە دوو هاوسەر پێکەوە زەرفێکیان گرتووە بەدەستەوە بازاڕیەکەن خۆشەویستێکی زۆر بینم لە ناو خێزانەکانی ئێرەیە. بەڵام لە کوردستان بەو شێوەیە هەستیم پێ ناکرد زیاتر پیاوان بەجیا ژین ژنان بەجیا کۆبوونەوە پێکەوە ناگەڕێن کەمتری بینم و نزیک بوونەوەی ژن و پیا و بەڵام لە ئەوروپاوە زۆر هەست پێەکەم بۆیە پێم خۆش بوو کە گرنگی بین بەو خۆشەویستی و بۆ پێکەوە ژیان و بەو نزیکایەتێ لە بینی دوو کەساکە تەمەنیشیان تێپەڕی بێ لەوەی کێمە لە ڕوانگەی ئێمەوە تەنها گەنجەکان تەنها 18 ساڵ و 20 ساڵ بیر لە خۆشەویستێکەکەنەوە بەڵام خۆشەویستی بۆ هەموو سەردەم و کات و تەمەنێکە. بۆیە کارێکی ڤیددیۆ کلیپێکی جوانمان کرد و هونەرمەند کاک باڵ سەرهەنگ کاری دەرهێنانەکەی بۆ کرد و هونەرمەند ڕزگار باهێریش ڕۆڵێکی جوانی جێڕاوە لە کارکتەری پیاوە ڕۆمانسیەکە لەگەڵ خاتوونێکی ئەوروپی کە بە ناوی شاناز بوو ڕۆڵیان گێڕا لەو ڤیددیۆ کلیپەیە. لەشی هەموو لایەکتان ساخ بێت خات و کیژان کەواتە ئەم بەرهەمەت پەیامێکی زۆر جوانی لەگەڵ خۆیان هەڵگرتووە کەواتە باسێکی ئەومان بۆ بکە بەرهەمی ئەڤین چ جیاوازێک خودت با بڵێن چ نوێگەریەکی تایە کە جیاواز سر بێت لە بەرهەمەکانی پێشی خات و کیژان. لە ڕاستیە هەموو بەرهەمەکانی من ئەبێت نزیکایەکی هەبێت لەگەڵ هەست و نەست و ڕۆحی خۆمەوە هەموو بەرهەمەکانم بەدڵ وتووە و بە خۆشەویستیەوە کارم تیا کردەوە چەندین جار دووبارەم کردوەوە بۆی جوانترینی پێشکەشکەم و جوانترینی دەنگەکەم تۆمارکەم هەوڵی خۆمما کە شتێکی جیاواز بێ بەڵام جیاوازی ئەم بەرهەمە لەوایە کە بیرۆکەکەی بۆ شێوێ بووکە پێویستە خۆشەویستی بۆ هەمیشە بەردەوام بێ و بە تایبەت لە ناو خێزانە کاتێک خێزان خۆشەویستی تیا بێ ئیتر ژیان جوانتر دەرەکەوێ و هەموو شتێک لات ئاسانترە بێ و کە کێشە هەبێ لە ناو خێزانە بێگومان جۆرێکی ترە هەموو شتێک لە لات زەحمەتە بێ و ڕووناکایی نامێنێ بۆیە پەیامەکەمەوەیە کە پێویستە هەموو دوو هاوسەرێک دوو کەسێک کە پێکەوە ژیانەکەن پێویستە بەختەوەر بن و هەوڵ بن ژیانێکی شایستە بۆ یەکتری دروستکەن. دەست خۆش خات و کیژان کەواتە ئەتوانین بڵین بەرهەمی ئەڤین سەرەتایەکە بۆ زنجیرێک بەرهەمی دیکە کە بە دوای خۆیە بڵاوی ئەەکەیتەوە. بەڵێ ڕاستیەکەی چەند بەرهەمێکم هەیە لە 2010 من چەند بەرهەمێکم تۆمار کردو بە دەنگ کەواتە سەرەتاکە هەموویانم پاراز لە بەرەوەی لە ئەلبومی 2010 12 تراک بڵاو کردەوە بەڵام بۆم دەرکەوت سیدی نافرۆشرێ و گۆرانی بە دەنگ زۆر بڵاو نابێتەوە بۆیە پێم وا بۆ بێ گۆرانی تاک
بە وێنەوە بڵاوکەینەوە سەردەمی سۆشیال میدیایە و سەردەمەکە پێویستە وێنەشی لەگەڵا بێ بۆی کە بەرهەمەکان بچنە ناو خەڵکەوە بۆیە بەرهەمی پێشتریشم کە گۆرانێکی تۆزێ ڕیتمی بوو کە ئەویش هەر بۆ یەکەم جارم بوو گۆرانێک بڵم تۆزێک ڕیتمی بێ پێم وابوو تر بێ ئەوانە هەمویان ببێنەوە پێشکەشکەین و یەک دوو بەرهەمی تریشان هەر کە دەنگەکان تۆمارکراون و ئیشەڵا خەریکین کاری ڤیدیۆکلیپیان بۆکەین و وردە وردە وڵاویانەکەینەوە. کەواتە هەربا بینەوە سەرباسکردنی بەرهەمی ئەڤین ئایا کاردانەوەکان بۆ ئەم بەرهەمە چی بوون کاردانەوەکان بەدڵی تۆ بوون یاخود چۆن بوون؟ بەڕاستی کارداوەنەوەکان خۆتەزانی لەم ڕۆیە سۆشیال میدیا ڕۆڵێکی گەورەی هەیە و پێم وایە سەردەمەکە هەموو کەسێک کۆمنت ناکە ینی زۆرێک خەڵکان کە لە نزیکی خۆ من زیاتر لایکێکەکەن یان ئەگەر شتێکیان بەدڵ بێ بەدڵ نەبێ یا لایکێکەکەن یان نایکەن بەڵام هەنێک کەس هەن کە ئیشەکانەوە بەس کۆمنتەکەن و هەنێک کەسیشان ڕەخنەگرن تەنها حەزەکەن نەگەتیڤ شت بنووسن یان وشەی ناشری نەنووسن یان یانوێ واز بێنیت پێیان وایە هەر کارێکە ئیکەی غەڵەتە بێ ڕێچکەیەکی کە لە ژیان تا بگری بۆیە کۆمنتی باش و خراپ هەیە بەڵام هەدەفەکەی من پەیامەکەی من زۆر گەورەیە و هونەر ئەو بەهرەیە کە لەخوا بۆ مرۆڤ هاتووە و پێویستە مرۆڤی کوردیش گرنگی بۆ بەهرەیە بات وەکو هەموو نەتەوەکانی تر ئەم بەهرەی کە خوا پێدەبەخشێ بێ گرنگی پێ بیت و شانی خەڵکی بیت و بەڕێزەوە نمایشی بکەیت. کەواتە خاتوکیژان با هەر باسی ئەو بکەین تۆ بۆ ناسراوی کە هەمیشە پارێزگاری لە ڕەسەنایەتی و کوالەتی بەرزی مۆسیقای کوردی ئەگریت و هەمیشە پاراستوتە با بڵین چۆن ئەتوانین لە نێو سەردەمی سۆشیال میدیایە هاوسەنگیەک لە ئەم نێوەندەیە هەڵبگریت یاخود با بڵین ڕابگریت هاوسەنگیەک لە نێوان گۆرانی ڕەسەنایەتی کوردی و لە هەمان کاتیشا گۆرانیەک بێ کە لەگەڵ مۆدلی ئێستادا بگونجێت لەگەڵ سەردەمی ئێستادا بگونجێت. بەڵێ من هەمیشە هەنگاوی زۆر گەورە نانێم کە جەم پێ بۆ کللتورەکەم هەمیشە هەنگاوی وردە وردە ڕۆمە پێشەوە حەز ناکەم شتێ بکەم کە لەم سەردەما تووشی شۆک بم خۆم سەرەتاوە چواردەورەکەشم بەڵام هەمیشە تازەگەری و هەوڵدان و هونەریژە بە پێشنگ بێ کارێ بکرێ کە کاریگەری هەبێ بۆ نەوەکانی داهاتوو و مێژوویەک تۆمارکرێ بۆیە من هەمیشە بە گرنگیەوە هەنگاوەکان منێم و پێم وایە بۆ ئافرەت بۆ ڕۆڵی ئافرەت لە کۆمەڵگەی کوردیە هونەر زۆر سەختە و بێت زۆر بە حەزەرەوە کارەکان بکەی بۆی کە هەم پێگێک دانی کە جێڕێز و خۆشەویستی بێ و بە چاوێکی جوان سیرکرێ و هەمیشە هونەر بە شێوەیەکی مقدس و پیرۆز ببینرێ و خۆم بەو شێوەیە هەنگاوەنێم کە ڕێز لە هونەرەکەی خۆمەگرمەوە ڕێز لەوە ئەگرم کە بینەر و بیسەری هونەرەکان وەبن بەرهەمەکان وەبن. هیوادارم زۆرێک هەن کە ئەو ڕێزیان بینی و هەستیە پێکەن و دانی پیانێن و هیوادارم بۆ هەمووان بەو شێوەیە بێ خزمەتێکی بچووکەین بە هونەری خۆ کوردی و بە هونەری نەتەوەکەمان. دەستە خۆش بێ خاتوکیژان هەندێک پرسیارم بۆ ئامادە کردووی حەزەکەم زۆر بەسەرێ ئەی وەڵامم بیتەوە زۆر بەخێرایی نزیکتر بێ سوپاس دەکەم. ئێستا گوێبیستی منی خاتوکیژان؟ گوێبیستم بەڵام زۆر دوورە دەنگت گوتم هەندێک پرسیارم بۆ داناوی بەڵام ئەمەوێت کەمێک بە خێرایی وەڵامم بیتەوە چونکە پرسیارەکان کورتە و ئەشمێت تۆش بە خێرایی و بە کورتی وەڵام بیتەوە. ئەوە زیرەک نیم بەڵام هەوڵێم نانا زیرەکی خاتوکیژان. کەواتە تێکست یاخود ئاواز زۆر باش ستۆدیۆ یاخود ستەیج واتە کۆنسێرت ستەیج ئامێری دڵخوازە تێنەگەشتم بگورە ئامێری دڵخوازی تۆ جارێکی کە بگورە ئامێری مۆسیقای دڵخوازی تۆ ئاوازی دڵخوازی من ئامێر بەڵێ زۆر باشە کاتێ ئەچیتە ناو ستۆدیۆ قەلەقی یاخود ئەوەتە ئارامی
دەنگەکە دوورە بێ ببوورە کاتێژمە ناو ستۆدیۆ قەلەقم یاخود ئارامی لەسەر خۆیت. ئەگە ئێستا لەوەتەی لە هۆڵمدام خۆم لە ماڵەوە دەنگی خۆم تۆمارەکەم بۆ زۆر ئاسوودەم و ئەوە نییە بڵێم کاتێکم بۆ دانراو لەو کاتە بە گۆرانێکە بڵێم بە ئارەزوی خۆم کاتی بۆ تەقانەکەم و زۆر بە ئازادانە دەنگەکە تۆمارەکەم هەزار جاریەڵێمەوە و جاری وایە بەدڵیشم نییە دووبارەیەکەمەوە بەڵام لە ڕاستیا لە ستۆدیۆە کەمێک کە لەگەڵ کەسێک کایت و ئەو جۆبیستە بێت تۆزێک حەزەرەکەیت و هەست بە نائارامیەکەی بەڵام من هەمیشە خۆم ڕەخنەگریم لەسەر دەنگەکانی خۆم بۆیە تێپەڕیەوە بەسەرما کە گەنجتر بووم کارم کردو و دوایی گوێم لێگرتەوە پەشیمان بووم بۆیە ئێستا بەو شێوەیە کار ناکەمە بێ زۆر دڵنیا بم کە دەنگەکەم زۆر بەدڵ بێ خۆم اینجا بڵاوەکەینەوە. دەستە خۆش بێ خات و کیژان زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت بە هیوای بەرهەمی زۆر زیاتر و زۆر جوانتر و هیوادارین ئەو زنجیرە بەرهەمانەی دیکەش بەم زوانە بڵاو بکەیتەوە. زۆر سپاسانەکەم و زۆر سپاس بۆ کەناڵی کورسات هیوادارم هەمیشە پێشەنگ بن و ئەم بەرهەمانەی منیش لە کەناڵەکەتان و بڵاوکەنەوە خۆشحاڵە بووم و ڕێز و سڵام هەیە بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ تۆ دووبارە خات و کیژانگیان. کەواتە